بەڵێ بینەران بابەتی دووەمان بابەتێکە سەبارەت بە کرێماڵ. باشی زۆری داهاتی کرێکاران و خەڵکی دەستەنگ سەرفی کرێماڵ دەکرێت و کرێماڵیش لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام لە چونە سەرەوەدا بووە. لە تەواوی تەمەنی حکومەتی ئیسلامی لە ئێران بێبەهرەبوون لە سەرپەنایەکی وەلەو بچکۆلە و سەرەتاییش کە بتوانن تێیدا بژین گەورەترین مەشغەڵە و گیر و گرفتی خەڵکی هەژاری ئەم وڵاتە بووە. ڕژێمی کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریدا لە ژێر کاریگەری کەش و هەوای شۆڕژگەڕانەی کۆمەڵگا لە ئەسڵی 31 قانونی ئەساسیدا مافی بەهرەمەندبوون لە مەسکەنی گونجاو بۆ هەموو هەوڵاتیانی دانیشتووی ئێران بەڕەسمی ناسی. دیارە ئەو ئەسڵەش لەلایەن ڕژێمی دیکتاتۆری گەندەڵی دەسەڵاتدار لە ئێران هەروەکو هەموو ماف و ئازادیەکانی سەرەتایی خەڵک لە ژێر پێنرا. ئەمڕۆکە زۆربەی خەڵکی ئێران یان مەسکەنیان نییە و یان لە خانوگەلێکی قەدیمیدا دەژین کە بەرامبەر بە هیچ ڕووداوێکی سروشتی توانای مقاومەتی نییە. لە وڵاتێکی پڕ بوو مەلەرزەی وەکو ئێرانیش ئەم جۆرە مەسکەنانە بەردەوام مەترسیەکەن بۆ سەرگیانی خەڵک. ڕژیم لە هەر دەورەیەکیدا بە شێوەیەک بۆ دابینکردنی مەسکەن ئەمڕۆسبەی بە خەڵک کردووە. واقعەدەوەیە تا زمانێک کە ڕژێمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لە سەرکار بێت نان و کار و مەسکەن و ئازادی ئەم خەڵکە لە بارمتەدا دەبێت. هەر گەڵاڵە و پرۆژەیەک لە بواری خزمەتگوزاری گشتیدا چارەنووسێکی باشتری لە چارەنووسی لە پرۆژەکانی تا ئێستای ئەو ڕژێمە بۆ بەناو چارەسەرکردنی مێشەی مەسکەن نابێت. دەستگایەکی کە یان دەستگای داری گەندەڵ کە ئەم ڕژێمە لە کۆشی خۆیدا پەروەردەی کردووە توانای جێبەجێکردنی پرۆژەکانی ئابووری پێویست بۆ خودی ڕژیمیشی نییە تا چ بگات بە بەڕێوەبردننی گەڵاڵی پەیوەندیدار بە خزمەتگوزاری گشتی بۆ کرێکاران و خەڵکی کەمداهات. ئەولەویەت بۆ ئەو ڕژیمە بەردەوام سەرکوتکردنی خەباتی عەداڵەت خوازانە و ئازادی خوازانەی خەڵک و یەخسیرکردنی ناڕازیان بووە. ئەم ڕژیمە هیچ داخوازیەکی خەڵک جێبەجێ ناکات مەگەر ئەوەی کە حەز بە مەترسیەکی جددی لەلایەن ئەو خەڵکەوە بکات. خەڵکی بێمەسکەن و کرێنشین بۆ دابینکردنی ویستەکەی خۆیان ڕێگایەکیان نییە جگەلەوەی کە بە حزوری ملوێنی لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتیدا ئەم ڕژێمە بنێنە ژێر زەختەوە. هەموو ساڵێک دەیان ملیار دۆلار تەنیا لە ڕێگای داهاتینەوتەوە دەچێتە گیرفانی دەوڵەت ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەست خاوەنانی بەرهەق و بەتوانای خۆی واتە کرێکاران و ئەم شورایانەی کە نوێنەرایەتی دەنگی ئازادانەی خەڵک دەکەن وەها وڵاتێک بەوەها سەروەتێکی عەزیم و بەو هێزە خۆڵقێنەرە لە بن نەهاتووی کە تێیدایە کێشەی مەسکەن و هەموو ئەو کێشە ئابووری کۆمەڵایەتیانەی کە ژیانی ئەمڕۆ زۆربەی خەڵکی ئەو وڵاتەیان تەباه کردووە بە ئاسانی ممکن دەبێت.